سڵاو لە کاتێکە مسلمانان باس لەوە ئەکەن کە پێکەوەژیان ئەسڵە لە ئیسلامە کەچی لە هەموو بۆنەیەکی دینی غەیرە مسلماندا حرامی ئەکەن تەنانەت پیرۆزباییش بکرێت لێیان. ئایا ئەمە جۆرێک لە جیاوازی نییە لە نێوان واقع و قسەکردندا؟ بینەرمان. پیرۆزبایی و گردن ئازادی وەک نەریتێکی کۆمەڵایەتی لە هەموو بۆنە و جەژنەکان دەرفەتێکە بۆ تۆخکردنەوەی پەیوەندی خێزانی و کۆمەڵایەتی و گیانی لێبوردەی و پێکەوە ژیان. کۆمەلگا بە هەموو ڕنگ و دەنگ و پێکاتە و ئاینە جیاوازەکانی شەبەنگێکی ڕەنگاڵەیی دروست دەکات کێکتر قبولکردن دەبێتە بنەمای سەرەکی. لە کۆمەلگا مسلمان نشینەکان زۆر جار زانایانی ئوسوڵی بە پشتبەستن بە هەندێک ڕیوایەتی مێژووی بانگەشەی ئەوە دەکەن کە پیرۆزباییکردن لە خەڵکانی سەر بە ئاین و مەزهەبەکانی تر حرامە و ئەوەش وای کردووە کە جۆرێک لە ڕق و کینە لە کۆمەلگاپەرە پێ بدات بە تایبەتی لە بۆنەکانی سەری ساڵی زاینیدا. لە بەرامبەردا بەشێکی زۆری نەریتی ئیسلامی و مێژوەکەی و زانە هاوچەرخەکانی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پیرۆزبایی و تێکەڵاوبوون و گردن ئازادی بەشێکی گەورەی مێژووی ئیسلام و مسلمانان پێک دێنێ، ئەمەش لەگەڵ ڕۆحی ئاینەکەدا دەگونجێت کە ئاینی لێبوردەی و بەزەییە. پرسیاری سەرەکی ئەوەیە بۆچی زۆر جار بە تایبەتی بە پشتبەستن بە هەندێک گێڕانەوەی مێژووی شتێکی ئاسایی و سادەی وەک پیرۆزباییکردن لە مەسیحیەکان و بۆنەی سەری ساڵی زاینی دەبێ بە بابەتێک بۆ هەندێک لە پیاوانی ئاینی. ئایا ئەمە بنەمای یان حاڵەتێکی تایبەت؟ مامۆستا هەموو ساڵێک لە سەری ساڵا مشکلەی جەژنە پیرۆزە لە مەسیحیەکان و سەری ساڵی تازە. با یەکسەر ئەم پرسیارە بکەم، بۆچی ئەوەنە تەئکید ئەکرێتەوە لەسەر ئەوەی جەژنە پیرۆزە لە مەسیحی حرامە یا تاوانە؟ پێشەکێک بۆم قسەیە دابنین، ئەویش ئەوەیە کە ڕۆحی شریعەتی خوای گەورە یا قورئانی پیرۆز بۆ ئاراستایان نییە کە بێوێ شەڕێک لە نێوانی ئاینە جیاوازەکان یا بەڵێن دینە ئاسمانەکان دروستکە. قورئان خوای گەورە نێناردووە بۆی شەڕی تەورات و ئینجیلی پێ بکە یا زەبوری پێ بکە. و خوای گەورە پێغەمبەر محەممەدی عەلەیهی سەڵاتو وەسەلام نەناردووە بۆی دژایەتی سەیدنا موسا و سەیدنا عیسا پێ بکە. ئەمەی بە دەقێک لە قورئانی پیرۆزە کرۆکی ئەم جۆرە شەڕەی دەرهێناوە کە کاتێک باسی ئەسڵەکانی ئیمانەکە کە یەکێ لە بنەماکانی ئیمان و بڕوابوونی ئاینی ئیسلامی بە کتێبە ئاسمانەکان هەر هەموویانە بەبێ جیاوازی و بڕوابوونە بە پێغەمبەران بەبێ جیاوازی. بەڵام کاتێک کە باسی بەڵاوبوون بە کتێبەکانەکە نافەرمێ لا نفەرق بین ئەحەد منهم، بەڵام کاتێک باسی پێغەمبەرەکانەکە لا نفەرق بین ئەحەد منهم لە ڕسوڵ پێغەمبەرەکان هەموویانە. لەبەرەوە کەوابوو ئەم حەقیقەتە لە قورئانی پیرۆزە کە سەیری دەکەین و لێ ڕامێنین ئەومان پێ دەڵێ کە ئاینە ئاسمانیەکان یا قورئانی پیرۆز نایەوێت شەڕی هیچ ئاینێ بکە و نەش هاتووە بۆی کە دژایەتی هیچ ئاینێ بکە. لێرە بینوە سەر پرسیارەکەی بەڕێزت بۆچی هەندێک جار لەسەر ئەوە گیرفتەکە یا قوڵتە دەکرێتەوە کە بڵێن ئەگەر حرامە لەگەڵیانە تەعاملکەین یا پیرۆزباییان لێ بکەین. لە ڕاستەیە لە ئاراستی فقی ئیسلامیە بڵێن بۆچوونی ئیسلامی دوو ئاراستەیە. ئاراستەیەکیان هەیە کە ئاراستە پێشینەکەیەتی کە پێیان وایە هەموو جۆرە پیرۆزباییەک لە بۆن و مناسەباتی ئاینە جیاوازەکانیان بەقەدەغەدانەوە زانانی پێشوو بەڵێ پێشتر کە بڵێن ئەوانیش زۆرینە پیان وا بۆ لە زانانی پێشینە بە تاتی شێخ ئیبن تەیمیە و ابن قەیم جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ ئەوان پیان وا بۆ کە هەموو جۆرە مامەڵەکردنی یا مەرحەباکردنی یا بڵێن پیرۆزباییەک لە مناسەبە جەژنەکانی ئەوان حرامە. بەڵگەکانیشیان کۆمەڵێک بەڵگەی زیاتر بڵێن سەدی زەریعە و ئەوانەیە ترساون لەوەی کە لە تەعامل و تێکەڵبوون لەوانەیە جۆرە لە گۆڕانکاری و هەڵگرتنی کولتوری ئەوان بێ بۆ ناو موسڵمانان و ئیتیباع و شوێنکەوتن. بەڵام ئاراستەی زۆرینەی زانانی سەردەم بڵێن توێ نوێ بە پێچەوانی ئەم ئاراستەوەیە کە پیان وایە دروستە و هەروەها پیرۆزباییکردن لە دراوسەیە کە ئەگەر مەسیحی بێ ئەگەر ئاینێکی تری هەبێ یا خزمێکی لەگەڵا خستوکە لەبەرەوە توانە ئاراستە قورئانیەکە واناڵێ و دوایەوە دەیان بەڵگەی قورئانیمان هەیە کە پێمان دەڵێ دروستە لەگەڵا مامەڵەکەی کە لەوانە باسی خواردنی خواردنەکان هەنە دروستە لەگەڵانە تەعام و خواردنی ئەوان بخۆین. یەکێلان دووسە خوازی لێمانە بکەین کە ئەوەی کێلان دووسە دراوسەیان بین یەکە دراوسەیان بووین حەقی دراوسەتی بەسەرتەوە نابێ ئەگەر بووی بە خزمەتیان بەسەرتەوە نابێ. باسی ئیبن قەییمت کرد بەڕێزێ ابن قەییم تقریبا ئەوڵێ بالاتفاق هی زانانی یعنی ئیجماع تقریبا کە پیان حرامە بەوەش ئەو ئەحادیثانە ئەهێنێتەوە کە نەک ئیبن قەییم زانانی سەلەفی ئێستا مەسەلەن لە بن باز و ئیبن بەڕاک و ئێستا مەسەلەن لە سەلەفیەکانی خۆمان و مەلاکان زۆربەی مەلاکانی
کە خۆتبایان لە ڕۆژی جمعە مثلەن هەردوێنە چەندین مەلا باسی بڵین هەینی پێشوو باسی ئەوان کردو کە حرامە و وەکووا گۆشتی بەراز بخۆی وەکووان گۆشتی سەگ بخۆی یعنی ئەلە ڕاستیان من پێم وایە ئەمە لە تەکیف یا بڵێ جۆرە لە پێناسەکردن یا ناکردین بابەتەکە تێکەڵی هەیە فەرمودێکمانەیە فەرمان تەشەبەه بقوم فهو منهم ئەم فەرمودەی لەوان تەفسیرەکەی خراپ کرابێت چونکە لەبەرەوەی کا دەبێت تەشەبوهەکە تەشەبوه جیارە لەگەڵ تەعاملە تەشەبوه جیارە لەگەڵ تەزاور و لەگەڵ مەسەلەن بابەتی تەهنیئەیە تەشەبوه بێتە لە نەقڵکردنی عاداتی ئەوان عاداتێک کە قەدەغەیە لە لای ئێمە مەسەلەن کاتێک بۆ نمونە بڵێن سەری ساڵە بۆنی سەری ساڵ و تێپەڕبوونی سەری ساڵی زاینی بۆنەیەکە لای ئەوان مناسبەیەکی پیرۆزە من ئەگەر چون پیرۆزبایی دەکەم بە بۆنی سەری ساڵەوانی هیچ جۆرە هەڵگرتنی کولتورێکی ئەوان و دانان نییە بە کولتورەکەی ئەوە بەس کاتێ بەسەن بێم جۆرێ لە کولتور نەقڵکەم بۆ خۆم کە مەسەن بۆ بڵێن خرافەتێک بڵێ بابا نوئێلکەوە شازێکە ئەکرێ بە تەقلید ئەمە لەوانەیە ترسیان ئالەمانە ببێ کە بڵێن ئەگەر تۆ تانی ئەلکرد و پیرۆزبایی دێکرد و شتێکی ئاسایی بوو کولتورەکە نەقڵێ بۆ ناو تۆ تۆشە بیتە تەقلیدی ئەوەکەی چاوی لەکەی لە هەندێک کولتوری خرافیە کە ئێمە بڕوامان پێی نییە مثلا بڕوامان بە سێخوا نییە مەسەن بۆ نمونە بڵێن سێخوایە لەگە دوو ناو عیسا کوڕی خوا بێت بەس ئەوە حەقت چییە بەسەر جامە ئەمە قسەکەم ئەمانە لەوانەیە ئەمان ئالەم ڕۆ سەیران کرد بێ کە لەم ڕۆگە سەرنج بێ خۆ ئەمە تەهنیئەکردن و پیرۆزبایی دانان نییە ئقرارکردن بڕوان چەسپاندنی و قەناعات و عەقیدەیە نییە بۆنەیەک و مناسبەیەکی ئەعتیادی و عادەتیە هەر جۆرە شتێک کە عادەت بوو کە بوو بە بۆنەیە مناسبەیەکی عادەتی لە شەریعەتی ئیسلامی ئەسڵەتیایە حەڵال بوونە مامۆستا دیقەت يعني مثلا لو تيبريو كبيروزباي يعني جورك لرق جورك لا توڕێ و جۆرێک لە تۆمەتبارکردنی کەسانی غەیرە دین یا مەسیحیەکان كان بتایبەتی لەگەڵ جوولەکە وەک دوژمنێکی پلەیەک سەیرەکرێ بۆیە زۆرترە مەشتەقەکرێتەوە ئەنجا ئەو حەدیثە ئەگەر ئەهلی کتابتان بینی پەنا وان لێ بکەن بچنە پەنایکی تەسکەوە سەلامیان لێ مەکەن ئەگەر سەلامیشان لێکردن بڵێن وعەلەیکم السەلام بڵێن وعەلەیکم وإلى آخره ئەمە گەڕێن بۆ قورئانی پیرۆز بۆی پۆلیان کردوین قورئانی پیرۆز باسی چینێکمان بۆکە فەرمێ لا ينهاكم الله عن الذين مثلا کەوا لە ئێوە چیان نەکردون کە لەگەڵەوە جەنگ ناکەن و هەروەها لە ماڵی خۆتان و شوێنی خوا دەریان نەکردون بەڵام چی ئەن تەبەڕوهم وتقسطوا إليهم قورئان پۆلێنی کردوون کۆمەڵێک چینێک بەڵێ جا عەرزی بەڕێز دەکەم چینێک هەیە مەسەلەن لە کۆمەڵگەیە کە چینێکە لەگەڵ تۆیە مەسەلەن دایمەن شەڕی هەیە و کێشەی هەیە و مشکلە بۆ نەتوانن ناڵە ژیانت خۆش بێ و بۆتە هۆکاری دروستکردنی قین و ڕق و ئەمە جیاوازن لەوەی کە کەسێکە دانیشتوە مسالمە و هیچ عەلاقەی بەسەر کێشەوە نیە و هاڕێز و دراوسێتەوە حەدیثەکان بە مطلقی باسێکە ئیذا لەقیتم ئەهل الكتاب فاضطروهم لأضيق بەڵام ئەو فەرمودەیە کە کاتێ باسی ئەوە کە گەبچینەوە بۆ سەبەبی ورودەکەی کاتێکە بینین پێغەمبەری خوا کێ ئەم فەرمودەی وتووە چونکە ئێمە هەموو فەرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەبی گەڕینەوە من کۆمەڵە ضابطمان هەیە کۆمەڵە یاسامان هەیە کە شێخی مەسەلەن ئیبن عاشورە فەرمێ دوانزە صفات هەیە ئەبێ بۆ دوانزە صفاتە فەرمودەی پێغەمبەر تەفسیرکەین ئەگەر لەوە لاماندا غەڵەتەکەین یەکێ لەوانە مەسەلەن گەڕانەوەیە بۆ خودی مەورید شوێنی وتنەکەی زانین سەبەبی ئەم فەرمودە کەی بوو ئەم فەرمودە کاتێکە بینین لەگەڵ ئەبوو هورەیرە بوو کاتێک کە ئەو کاتەی کە کۆتا قسەکردنمون لەگەڵ بەنی قوڕەیضا کاتێک ئەچێ بۆلان کە ئەچێ بۆ قسەکردنی کۆتایی لەگەڵانە بەس ئەبوو هورەیرە لەگەڵا بوو کە ئیبن قەیم خۆشی من تەفسیر کردووە لە کتێبەکەی خۆی ئەڵێ ئەسڵەکە ئەم فەرمودەی بەس بۆ ئەوان وتراوە کە بە حاڵێکی تایبەتە کاتێک کە ئەچێ بۆ ئەوەی کە ئەم جارەکە چوین کاتی موساڵەحە نییە کاتی ئیعلانی جەنگە لەگەڵیانە پیاڵەن ئێمە شەڕتان لەگەڵاکەین چونکە کۆتایی هاتەوە یەک جار دوو جار سێ جار چوار جار لەگەڵ ئێوە عهد و پەیماندا بەست و بەسمان و شکانتان ئەم فەرمودەی تەنها تایبەتە بە حاڵەتێکی تایبەتەوە نەک مەسەلەن تەعمیم کرێ بۆ هەموو ژیانی موسڵمانان وەک زانایان بەگشتی چێ لەم سەردەمەیە ئەڵێ جایزە پیرۆزباییکردن لە مەسیحیەکان لە ڕاستیان کۆمەڵە زانا هەن هەم لە زانایانی وەکو مەسەلەن دوکتۆر قەرضاویکە گەلەوانەی کە ناسراوە بۆ بابەتە شێخ مستەفا زەرقا بۆ بابەتە ناسراوە ئەو دکتۆرە دەسوقی کە جامعی ئەزهەریش لەم ئەخیرە فتوای دەسوقی بەڵێ کە بۆ بابەتە ناسراوە مەجمەعی فقهی ئەوروپی کە بە تەفسیرێکی جوانیان لەسەر بابەتە هەیە کە فتوایەکی تازە ساڵەکانی پێشتر داویان و بە تەفسیر وردیان کردوەوە ئەم بابەتە و زۆر بە جوانی دەقیق بەڕاستی وردەکاریەکانیان هێناوە و ئەزەر بە هەمان شێوە هەندێک لە زانانی ئەزەر بڕوان بەو بابەتە هێندە لە زانانی کوێتی بە هەمان شێوە بڕوان بەوە هەیە کە دروستەکان زانانی سەلەفی و ئەمانە بەیت شێوەیەک لەوانەیە زانانی سەلەفیش هەندێکیان لە قسەکانیانە تقریبا ئەوە دەرەکەوێت کاڵێن من تەشابه بقوم ئەم حەدیثات وردەکەن وەکو شێخ موسى عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تەشەبوه بە کوفار یا بەسەمە غەیری ئاینی ئیسلامەوە دا پۆلێنیەکە لە عەقیدەیە
یا لە کار و سەنعەت و ئەعمالە ئەڵێ لە سەنعەت و ئەعمال ئاساییە صنعت و أعمال بەڵام ومصلحة. لە بیر و بڕوایە بەڵام تەنها دروست نییە کەوت تەشەبووەکە تابێتەکە بە بیر و بڕواوە نەک بە مەسەلەی تعاملی ڕۆژانە یامە تعاملی سەنعەت و پیشەکاری و ژیانی سیاسی و ژیانی کردداری و ژیانی ناو کۆمەڵ. گەورەکردنەوەی پیرۆزبایی و کۆمەڵێک جەژن و بۆنەی ئاینی لە نێوان ئاینەکانی تر و تەنانەت لە نێوان خودی ئیسلامدا و تەکفیر و حرامکردنی پەیوەندی بە چێوە هەیە؟ بۆچی هەندێک لە ئایندارەکان حەز دەکەن بەردەوام بازنەی حرام بەرفراوانتر بێت؟ مەسەلەی جەژنە پیرۆزە لە مەسیحی و لە ئەهلی کتاب بەگشتی و لە زەردەشتەکان زۆر جار لە لای کەسانێکە کۆمەڵێک لەوانەی کە زیاتر عەقڵ سەرلەفین ئەیگەینە مەسەلەی تەکفیر و تەنانەت زۆر شتی تر پێت وایە ئەمە بەم قورسیە بێت؟ ناو بۆ قورسێ نییە خۆی کێشەیەکێ ئەمە تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی نبوەتی 23 ساڵ بووە یعنی ئەتوانم بڵم فریای کۆمەڵێک یا دویادەوەری نەکەوتووە بەڵام ئێمە بە پشتگیری لە کۆمەڵێک دەقی قورئان کە لە دەقە قورئانیەکانە و بە پێی سەردەمەکان و بەو ئاماژانش کە پێغەمبەری خوا هاسەم کردوێتی چونکە ئێمە سەرچاوی سەرەکیمان قورئانە دوایەوە کردارە شیرنەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم دوایەوە ئەنجا ئەگەڕێنەوە بۆ ئەو واقعی کە ژیانی تیا گوزەراوە لەبەرەوە کە تەماشا بکەین لە قورئانە مادام خوای گەورە بەخوایەتی خۆی فەرمێ وەسەلام عەلەیە یەومە ولیدت وەیەومە ئەموت وەیەومە ئوبعەث حەیە ئەوە کافیە بۆ ئەوەی کە خوای گەورە ئەو یادە ئەکاتەوە 25 ئاەتی قورئان باس لە حەزەتی مەسیح ئەکا واگەر تەماشاش بکەین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاتو خەدیجە مەسیحی بووە دوای وەرەقەی کوڕی نەوفل دوایەوە ئەگەر تەماشا بکەین لە یەکەم کۆچی مسلمانان بۆ حەبەشا یەکسەر ئاەناتە دەست پاشایەکی مەسیحی دوای ئەوەش ئەگەر تەماشا بکەین لە مەدینەشە پێغەمبەری خوا لە تاسوعا و عاشورایە سەیرەکەی یەکسەر یادی ئەکاتەوە بەڵام چۆن ئێمە یادکردنەوە فەرقی هەیە چونکە من ئیلتیزامێکی ئیسلامی و دینیم هەیە بەو ئیلتیزامە دینیە خۆم لەوە تێم بڵم لە ناو ئیلتیزامە دینیەکەشا من وەکو کەسایەتێکی مەلا شێوازی یادکردنەوە و بیرخستنەوەم بۆ هەر ڕووداوێک بۆ یادی هەر کامێک لە پێغەمبەرەکان ینی تایبەتە واگەر تەماشا بکەین لە قورئان وەکو خەڵکی عام نییە وەکو خەڵکی عام نییە و لە ناو مسلمانانیشە ئیلتیزامێشکەی تایبەترەیە و ئەنجا دوایەوە خەڵکی عامیش بۆ خۆشێ لەبەرەوە هەر کەسە و بۆ خۆی بە پێویستی خۆی لەوە چێ من بە زمانی ڕۆژوو بە زمانی خێرکردن عیبادەت ئەڵێن تەنانەت پێی بڵێ جەژنە پیرۆز بێ ئەوە شیرکە تەنانەت وەک ئەڵەن ئیبن قەیم ئەڵێ زینا بکەی پیاو بکوژی نازانم چی بکەی لەوە باشترە بە مەسیحیەک یا بە ئەهلی کتابێک بڵێ کە جەژنە پیرۆز ئەوە ئەزانی چۆنە ئەوانە بەرامبەر بە پێغەمبەری خۆشمان هەنی پێیان وایە عەقڵیەتیان وایە چونکە عەقڵیان زۆر بچووکە جێگەی پەرداخی شەربەتی مەولویتیان ناوێتەوە ئەڵێ پەرداخی شەربەتی مەولوی لەگەڵ پەرداخی مەشروبە خوا پەنامان بە یا چیلۆی گۆشتی قوربانی یا چیلۆی گۆشتی مەولووەکە بەشە خێرێک لە گۆشتی بەراز یعنی ئاوا تەشبیهەکەن خۆی ئەوە هەم سەهلکردنی حرامەکانە خوا پەنامان بە هەم لەم لاشەوە بچووکی عەقڵێکەیە ئێمە ئیبن تەیمیە دین نییە بۆ من قورئان زانانی قەدیم هەروان نەبوو ئەزانی چۆنە ئێمە هەنێک شتەیە وەکو واقع کللتور من زۆر جارەڵم ئەڵم کللتوری عەرەب و تورک و فارز ئەو غەڵەتانەی کە ئەوانەیەکە نابێ ئێمە بین بەسەر ئیسلاما ساغیکەیتنەوە بە ناوی ئیسلامەتیەوە بیگەینین ئێمە سەرچاوە ئەسڵەکەمان هەیە مادام خوای گەورە خۆی سڵاو بکە لە ڕۆژی لە دایکبوونی لە ڕۆژی وەفاتی لە ژیانی لە زین و بوونەوەی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئیسلامی عراجا بینیوێتی و باز لەوە کاکە زین و ئەبێتەوە مژدەی هاتنەوەی ئەداتەوە بە قەومەکەی خۆی کە بە پێ باشە زانان ئەو زانانە با بڵێن هی ئێستا و هی قەدیمیش بووە بەتوندی ئەم مەسلەیان خست کردوت یعنی ئەو نشتێکی مهمە تۆ کابرا بەلا تا تێپەڕێ بە تایبەتی لەم کۆمەڵگەیەکی مسلمانە کابرای مەسیحی مستەضعەفە فعلا بس جەژنە پیرۆز بەس کاکسۆران شتێک هەیە لە ناو کۆمەلگای ئێمە لەوە تێبگەین ئەمە وەکو واقع ئێمە لە ناو بیئەیەکە ئەژین چۆنەڵی بە پێ عەقڵیەتی خەڵکەکە زاناکانی ئەو سەردەمەش هاتوون لە ناو خەڵکای ئێستا ئێمە کاتێک کە باسی عەزابی قەبرەکەین تاسا و خەڵکیان ترسانەوە بەڵام بڕۆ سەیری دەقی قورئان کە چۆنە عادی کام دەقی قورئانی لەسرە غەیری ئەوەی کە یەک ئاەت ئەفەرمێ بەیانی وارە پیشانی ئالی فیرعون بەس پیشان ئەدرێ یعرضون عەلەیها ناکرێ بڵێ من سزایە جا لێرە نمونونەکە بۆیە ئەهێنمەوە زۆر شت هەیە
چۆنەڵی کللتور و کاڵچەری عەرەب بووە بەسەر ئێمە ساخ کراوەتەوە بە ناوی دینەوە یا توندڕەوی یەکێک لە مامۆستاکان ئەتر ئەمەیان هێناوە زەقیان کردوێتەوە بەبێ ئەوەی بێن ئەسام لە مەسلەی زۆر جار ئیسیدلال وەکو ئازم کردی چەند ئاەتێکە بۆ هێنمەوە وەلیەحکم ئەهل الئینجیلی بما ئونزیل ئیلەیهی وایەنە ئەمە ئەگەر تەماشا بکەین نەسی ئاەتە وەسەلام یومە ولیدت ویومە ئوموت ویومە ئوبعث حەیە باشە ئەمە ئاەتە آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله نابي جوازي لبين هيس كامل بيغمران وكتابة كان يهم كين وأبي رزيشان بقرين أجر باور رشمان بيان نبي باور كمان لا واسبه وهنا أما دخل بەڕاستی پێت وایە جژنە بڵێن پیرۆزباییکردن لە مناسباتەکانیان من وەکو عەزم کردی کارێکی زۆر باشە چونکە تۆ لە پێکەوە ژیانای ئەو لە هەموو جژنەکانە لەگەڵ توایە ئەکرێت تۆ لینە ئەوان ئەڵێن پیرۆزبایی لە ئێمە ناکەن بۆ ئێمە پیرۆزباییان لێت چۆن ئەوانش پیرۆزباییەکە نادەی وەرە ئەوانی کە لەناو ئێمەیان جیاوازیانەکەی تۆ ئەمە چیە ئەمە چینیە لە کاتی جەژنا هەمووی جەژنە پیرۆزە ئەکە ینی ئەمە واقعەکە جە دوایەوە من نمونەی ترمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەیە 6 کەس لە مەسیحیەکانیان بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە یەن لەویا لە ناو مزگەوتا پێشوازیان لێیە کە هەر لە ناو مزگەوتەکەیە لە کاتی قسەکردنا ئەوان وەختی عیبادەتیان نیە کاتی وەختی عیبادەتی تایبەتی خۆیان ئەنێت قوسە دینیەکەیان بکەن پێغەمبەری خوا سەڵام ڕێگەیاندا سەحابە ئەیانەوێ ڕێگە نەدەن بەڵام پێغەمبەری خوا سەڵام ڕێگەیانەدا ئەمەی کە زۆر جار هەنێک هەڵا هەیە حەزرەتی عومەر چاوی بە وەرەقەیەکی ئینجیل کەوتووە چاوی چۆتە پشتی سەری و خستوێتێ تەنورە و جارە پێم بڵە تەنور هەوەیان نالەو سەردەما من لایەک دوو کردەوەیەکی حەزرەتی عومەر ناکرێت دەقی قورئان هەڵۆشێنەوە ناکرێت کردەوە جوانەکانی پێغەمبەر سەڵام کە 6 کەس لە مەسیحی بێ لە ناو مزگەوتا مەجای ئەوەی پێبا عیبادەتی خۆی بکە چۆن پیرۆزبایی پێتوانێت ئەم بە زەقکردنەوە ئەم توندڕەویە لەم کاتێ بەسەر هەر ئەو زوعفەیە کە ئێستا موسڵمان بەرامبەر بە غەربێتی طبعا غەربیش بە مەسیحیە زانن بۆیە زۆر وا توند ئەمە خەستەکەنەوە بەم شێوەیە خۆی کێشەکە لەمەیە خەستکردنەوەکە ئەوەیە بەڵام ئێمە وەکو باری واقع بەڕاستی وەکو واقع سیرکەین من هەموو جارەڵم سعودیە ئێمەی بەس بۆ حەج و بۆ ئەمریکاوێ پارەمان لێ بکێشێتەوە بەس پارە لە کەس و پارەش بۆ تیرۆر سەرفەکە و سەرچاوی ئاژاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە و تا ئێستا پێم بڵێ ئایلێکی فەقیر هەتیوێک هەژارێک بەخێو بکە بەڵام بڕۆ تەماشاکە ئەوروپا هەرچی لێ ئەقەومێ لە وڵاتانە باوەشی بۆ گرتن لە کاتێکدا ژمارەیەکی زۆری موسڵمانان لە وڵاتانی ڕۆژئاوای مەسیحیدا دەژین و لە دەست زوڵم و چەوسانەوەی حاکمە موسڵمانەکان ڕایان کردووە تۆخکردنەوەی پرسێکی وەکو پیرۆزبایی لە جەژنی سەری ساڵ هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە مەسەلەی مەسیحی و ئەهلی کتاب و غەیرەتدین لە ناو کۆمەڵگەی موسڵمانە دایمە بێتە بابەتێک کێشەیەک تەنانەت ئەڵێن عمەری کوڕی خەتاب و توێتی نابێ ڕێزیان لێ بگرن ئەبێ ڕەنگێکی زەربێرانەوە بکەن بۆی دیار مەسیحی بن یەکێک لەو شتانەش کە زۆر باسەکرێ مەسەلەی جەژنە کە گوایە حرامە جەژنە پیرۆزیان لێ بکەی لەبەر ئەوەی ئەوانە مشتکن و عیدەکان جەژنەکان باتڵە ئەم قسەی زانان ئەتوانین سەردێکی زانانی کۆن لەم بارەوە بڵین ئەهلی کتاب بە تایبەتی کریسیان و جوو ئەمانە لەگەڵ ئیسلامە بە دینی تەوحید حسابەکرێن باش هەتا خواردنیان ئافرەتیان حەڵاڵە موسڵمان بیخوا و بیهێنێ یعنی کۆن تاریخی ئیسلام بە چەند مەرحەلەیەکە تێپەڕیوە مەسەرەن مەرحەلەیەک بووە من لە زمانی پێغەمبەر و لە سیرە و لە زمانی هاوڵانە شتێکی وام نەبینیوە کە وەکو جەناب دەڵێ هەتا پێغەمبەری خۆشەویست ئەگەر دراوسێ یەهودی هەبووە و هاوڵان تیایە نابووە هەتا یەکێ لە هاوڵان بزەبت ناوەکەی ناتەوە یادم جوویەک سەلامی لێ کردووە ئەمیش پێیوتووە یعنی بە جوانی جوابیاوەتەوە و توێتی وەڕەحمەتە اللهی وەبارەکاتوه یەکێک لە هاوڵانی تر ڕەخنەی لێگرتووە و توێتی باشە ئەمە لە ڕەحمەتی خۆیان ناژی توانێ بایتی منیش پێم وتووە بەر ڕەحمەتی خواکەوی ئەنجا بەنیسبەتی مەسەلەن سەردەمانێکە بووە
مەسیحیەکانی عالەم لە جەنگا بوون لەگەڵ مسلمانانە و جەنگی سەلیبیەکان و ئەمە هەتا اعترافیان بە پێغەمبەریش نەکردو ئەوانەی کە شوێنکەوتوی ئیسلام و پێیان وتون محەممەدی ئەو کاتە یعنی ئیبن القەیم و ئیبن تەیمیە و ئەمانە ڕەحمەتی خۆیان لێبێ هەندێک فتوا و فتواگەلێکیان هەیە دژی بەڵام هەر خۆ ئیبن قەیم و ئیبن تەیمی نییە ئەم مەسەلە بەڵێ حتى ابن قەیم ئەڵێ وەکو بڵێ اتفاقی عولەما لەسەر ئەوەیە کە ئەسڵەن سەلام لێک جەژنە پیرۆزە لە زینا خراپترە لە ڕاستە ئیبن القەیم وای وتووە بەڵام ئێمە ئێستاش عولەمای سەلەفی ئێستا ئیبن باز و ئیبن موبارەک و ئیبن چێ و ئیبن چێ هەمووی هەروە ئەڵێن ئەمە ڕاستیە خۆ باشە بە شتێکی کە بۆ ئێمە نەگەڕێنەوە سەرچاوە ئەسڵەکەی ئیسلام خی گەورە بەڕێزان لە زۆر زانایانیش ئەڵێن ئەساسی تعامل لەگەڵ ئەهلی کتابە بەپێی ئەم ئاەتانەی سوورەتی ممتەحینە ئەبێت لەسەر ئەساسی عەدل و ڕەحمەت و ڕێز لێگرتن و چاکە بێ بەڕێز سەیری ئەم ئاەتە پیرۆزەکە خی تەبارەک تەعالا فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم خواهي تبارك وتعالى رجليتان ليناكا ئەوانەی شەڕیان لەگەڵ نەکردوون و لە ماڵ و حاڵی خۆتان دەریان نەکردوون کە چاکەیان لەگەڵ کەن و عدل من لەگەڵیانە کەی ئەو فتوایە چاکە لەگەڵ کردن جیاوازە و جەژنە پیرۆزە جیاوازە بەڵێ تۆ چاکە لەگەڵ کردن لەگەڵ ئاژەڵێکی شابێت چاکە بکەیت بەڕێزان ئێمە ناڵێن ئیسلام دینێکی عالەمیەوە بۆ هەموو کات و زەمان و ساتێکە خوازەیە ئەی بۆ ئێمە یعنی ئەمڕۆ سەیری بەرژەوەندی گەلانی مسلمان نەکەین سەیری بەرژەوەندی میلەتان مەبەستە چیە بەرژەوەندی مەبەستم ئەوەیە ئەمڕۆ گیانی مەسیحیەت ڕێیان گۆڕاوە ئەمڕۆ جیهانی مەسیحیەت بە شا و شازادە و سەرگۆزیرانی عالەم ڕێزێکی تەواو لە ئاینی ئیسلامەگرن من خۆم جۆم لێ بۆ چەند جار مێرەکەڵ و توێتی مستەشارەی ئەڵمانیا و توێتی ئیسلام جزئێکی یعنی حەقیقی و زیندووە لە کۆمەلگای ئەڵمانیا و ئەبینین ئەوان لە هەموو بوونە و مناسباتێکە بمبرە مامۆستا ئەمە زۆرمانەیە هەر خۆی لە ئەوروپا دانیشێ کەچی زۆر خراپ لەسەر ئەم مەسەلە ینی موسڵمانە و عالمە و لە ئێوە قسە ئەوواڵە نابێت پیرۆزبایی بکەیت و ئەبێ دژیان ڕاوەستیت و ئەبێ من ئەوانە یعنی ئەوانە جۆرە لە نیفاق و دووڕوویی ئەگەر بێ ئەدەبیم نەکردوێ ئەبینم لایەن چونکە ئەمڕۆ مسلمانان یعنی بەهۆی ئەو بارودۆخە کە خڵقاوە لە جیهانی ئیسلامە بەهۆی و شەڕ و کوشتارەوە بەهۆی ئەو فەقیریەوە بە هەزاران و بە ملیۆنها مسلمان لە ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و ئۆسترالیا ئەژین و یعنی پلۆپایە بەرزیان هەیە ئەنجا کە پاسپۆرت وەرەگرن ئیمزایەکەن کە ڕێز لە دەستور و لە بەها ستانداردەکانی ئەو گەلانە بگرن ئەی بۆچی ئەم قسەیەکەن کەواتە بەڕێزان بەس یەک شتەیە لێرە بەنسبەتی یعنی زۆر لە زانایان بەنسبەتی کریسمسەوە کریسمس و سەری ساڵی میلادی کریسمس مانای لەدایکبوونی ئیسا ئێمە پێغەمەری خۆشەویست کاتێ بینیتی کە جووەکان بە ڕۆژووە بن لە عاشورایوتی ئێمە ئەولاترین بە موسا یعنی ئێمە خی تەبارەک و تەعالا لە قورئانە باسەکە کە شوێن کەوتوانی ئیسلام باوەڕیان بە هەموو پێغەمبەران هەیە هیچ باشە مامەسە بمبورە لە ئێستاە چێ شوێنی معتەبەر کە بڵێ جەژنە پیرۆزە حەڵاڵە مەسەن دەستگای معتەبەر زانای معتەبەر کە زانایانی گەورە چێ هەن زانایانی ئەمڕۆ مەسەلەن دەستگای ئەزهەر مەسەلەن زانایانی وەکو سوێدان وەکو عەدنان ئیبراهیم وەکو تاریق ڕەمەزان ئەمانە زۆر بە حەماسەت و بە بەڵگە و نیشانەی ئاشکراوە باسی ئەوەکەن کە هیچ ئیشکالێکی تیانی و کاک سۆرانتۆ لە گەڕەکێکە ئەژی هەمووی مەسەلەن غەیرە دینە ئەوان جژنە پیرۆزەت لێکەن ئەوان یعنی چۆنەڵێ یعنی لە بۆنە خۆشیەکان تا خۆشی دەرەبڕن بۆچی تۆ مەسەلەن پیرۆزبایەکان لێ نەکەیت
جەژن و شادی و هەموو بۆنە ئاینی و نەئاینیەکان لەمڕۆدا دەواازەیەکە بۆ دەرچوون لە ڕۆتینی ژیان نەک شیرک و گومڕایی وەک هەندێک لە پیاوانی ئاینی بۆی دەچن.